بەرنامە نەوەڵا بەرنامە لەگەڵ بەرزان ئەنێژراوە. نەرمی خان سڵاوە لێ بێت تەندروستی و چۆنە؟ وڵایی لەخوا بەزیاو بێ ئەتوانم بڵێم باشترم بەڵام ئازارەکەم هەروەک خۆیەتی چکە پێی وتوم دوێت تا 6 مانگ چا نابی مێشکمە تا 6 مانگ ئازارەکەی هەرە بێ. ئیتر ئەم مانگوە چوومەوانە ئیشعای بۆ گرتمەوانێ وتی ئاوەکە کەم بۆتەوە لە مێشکە بەڵام هەر بەردەوام ئازارت دەبێت تا 6 مانگ. ئازارم زۆرە بەیانی وا هەیە بەڕشانەوە هەڵەسم ئازارێکی زۆر زەخت لە خۆمەکەم بەخوا ئەمە یەکەم دەرچوونی شمەکە هاتوومەتە دەرەوانی هەتا ئێستا. نەرمی خان ئەوەی کە هەیە نەرمی خانە بینیوە سەر شاشە جارێکتر؟ وەڵاهی ئیشەڵڵا خوا یار بێ ئەم هینە تێپەڕێنم ئەی بۆ ئەرەوەڵا ئیژەکەمەوانێ بە تەمام ئەرەوەڵا ئیشەڵڵا ئەگە خوا یار بێ ئەرەوەڵا. ئەی بەرنامە نەوەڵا بەرنامە لەگەڵ بەرزان ئەنێژراوە بەڵامی تر ئەوەیە خۆ دەردی کابرای کوردەوتی لە دوای بەرزان ناوەستی ینی چی بە بەرزانی کوڕتەڵی لێرەوە؟ وەڵاهی بەرزان ئەتوانم بڵێم داخێکی گەورەی کردە دڵی هەمومانەوانێ هەرەوە ناڵێم یا ڕەبی خوالی خۆش بێ و جێگە و ماوەی بەهەژ بێ. نەرمی خان بەنیازی کەی دەست پێ بکەیت بە کاری هونەری؟ وەڵاهی نازانم من جارێەوە لە ژێر عیلاجام ئێستا حالیەن ئیتر پێ دەڵێم یعنی ئیشەڵڵا ئەگەر خوا یار بێ و چابمەوە بکەومەوە سەر پێیەکانی خۆم ئەو کاتاتوانم ئیشکەم ئیشەڵڵا.